ینی زۆر جار باوکەکە دڵڕەکەی خۆش دەکە یاخود دڵی کچەکەی خۆش دەکە بۆی کە کۆمپیوتەریش لێ دەینەوە یاخود تەلەفۆنش لێ دەینەوە یاخود ئایپادش لێ دەینەوە بخۆی مەفروض وایە دڵی خۆشکە بەوەی کە کتێبش لێ دەینەوە ینی ئەوەش لە بیر ئیهمال نەکە ئەوەی لە بیر نەکە ئەوە یەکێک لە کێشەکانە بەڕاستی یانی دایک و باب ئیهتیمامی بە مەسەلەی خوێندنەوە نەدایە دوێ ئەو گەنجانی کە ئێستا ڕویان لە خوێندنەوە کردیان بەخۆیان تەوعیان ینی هاتوونە سەرخەت ئەگەرنا تا ڕادێکی زۆر کەم دایک و باوکەکان کاریگەریان هەبوو لەسەر خوێندن ئەگەرنا گەنجەکە بەخۆی ینی باسی ئەهەمیەتی کتێب و ئەو زۆر بابەتی کردووە ئەوش ینی بەواجبی شەرعی نەزانیوە لەبەرەوەی زۆر لە بابەت زۆر لە خاڵەکان هەیە دایک و باوکەکان بە باواجبی شەرعیان نەزانیوە یەک لەوانە ئەو مۆزوعەیە کە وەکە لە خاڵی نەبووە کە ئەنەمە شتێکی ئاعتیادیە گەر بێت و منداڵەکەی فێری خوێندنەوەی کتێب نەکات نەخێر هەڵەیەکی زۆر گەورەیە مەفروض وایە وەکو باسم کرد ینی کتێب خۆشەویست کە لای منداڵەکانی لەبری ئەوەی شتێکی ئاوا هەدیەکی ئاوای لێ بینی مەفروض وایە هەدیەکی کتێبێکی لە بینی هەفتەی جارێک دانیش لە ماڵەوە مناقەشەی کتێبەکە بکەن ئەو کتێبە باسی چی دەکە و لەکوێ دەست پێ دەکا و لەکوێ کۆتایی پێ دێ و گرنگی کتێب ینی ئەو وعیە دایک و باوک لە مێشتی گەنجەکانیان سەقێنن شتێکی زۆر گرنگە